زوڵم و زۆر و برسیکردن و کوشت و بڕی کە لە کەرتی غەزە لە لایەن قەوارەی زایۆنیەوە ئەنجام ئەدرێت و دەست لە هیچ شتێک ناپارێزرێت لە تەواوی جیهانە هاوسۆزی بۆ خۆی دروست کردووە. زۆر جار لێرە و لەوێ لە کوردستان ڕخنایە ژیرا لێرە بۆ پارەکۆکرێتەوە کە کاتێک خەڵکی خۆمان هەندێک دەنگی نەشاس ئەمان باسە کرد. خەڵکی خۆمان پێویستی پێیەتی و پندە کوردیان هێنایەوە تا ماڵ وەستا بە مزگەوت حرامە بۆ پارە بنێرین بۆ غەزە خەڵکی لای خۆمان پێویستی پێیەتی. بەڵام ئێستا ئێمە هەمومان ئەزانین کە خزمانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بارودۆخێکی دارایی زۆر سەختان و گرانێکی زۆر زۆر هەیە. خزمانی بانە مسلمانانی بانە لە ماوەی 2 ڕۆژە کەمپینێکیان بۆ غەزە ڕاکەیان لە مزگەوتی دەمامە کە مامۆستا مەلا ساڵح لەوەیە یەکێکە لە مزگەوتە دیار و بەناوبانگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەتایبەت شاری بانی خۆشەویست. لە میانی ئەم 2 ڕۆژەیە ئەم کەمپینەیە توانیان 2 ملیار و 300 میلیۆن تمان کە نزیکی 2 دەفتەر و نیو زیاترەکات لە مۆزعی خۆیانە لە ماوەی 2 ڕۆژە کۆی بکەنەوە و بینێرن بۆ غەزە. جا لە مزگەوتی دەمامەی بانە کۆبوونەتەوە و بەیاننامەیەکیشان خوێنەدۆ لەلایەن مامۆستا عومەرەوە با بزانین بەیاننامەکە چی لە خۆی گرتو پێکەوە بینەر و بیسەری بین. بەیاننامەی خەڵکی شاری بانە بۆ پشتیوانی لە خەڵکی غەزە لە دژی داگیرکاری و کۆمەڵکوژی ڕژیمی ستەمکار و خوێنڕێژی زایۆنی بە ناوی خوداوەندی ئازادی و دادپەروەری ئێمەی نەوەکانی سەلاح الدینی ئەیوبی لە شاری بانە لە ناو ژەرگەی کوێستانەکانی کوردستانە بە دڵێکی پڕ لە ئێش و ژانەوە دەنجی هاواری خەڵکی ستەم لێکرا و لێ قەوماوی غەزەمان بیست و بە گوێمان گەیشتەوە. خەڵکانێکی بێبەرگری کار خەڵکانێکی بێبەرگری کار بەڵام بە قامەتێکی ڕاوەستا و کە لە بەرامبەر داگیرکاری و کۆمەڵکوژی ڕژیمی زایۆنی وێستاونەوە. خەڵکانێکی بێبەرگری کار بەڵام بە قامەتێکی ڕاوەستا و کە لە بەرامبەر داگیرکاری و کۆمەڵکوژی ڕژیمی زایۆنی وێستاونەوە. ئێمەی کورد کە خۆمان تاڵاوی نادات پەروەری جیاکاری و دەربەدەریمان بە درێژایی مێژوو چەشتووە باشتر لە هەمووان ئەزانین کەستەم و نادات پەروەری هیچ کات تاسەر نەبووە و ڕشتنی خوێنی بێتاوانان بێوەڵام نەبووە و بێوەڵام نابێت. دەستدرێژی و کۆمەڵکوژی درندانەی ڕژیمی زایۆنی لە 2 ساڵی ڕابردوو بە تایبەت ئەمماوەیە لە دژی خەڵکی بێتاوان وەلێ قەوماوی غەزە هاوشێوەی ڕەشەکوژی منداڵان لاوان ژنان بە ساڵاچوان و بە گشتی خەڵکی مەدەنی خاڵێکی ڕەشە بە ناوچاویانەوە. فرعونانی زەمان بە بێدەنجی قورسی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرامبەر ئەم تاوانە قێزەونە دووپاتکردنەوەی خیانەتکاری و هاودەستیان لەگەڵ ئەم ڕژیمە داگیرکارە ئەگەیەنێت. ئێمە لەبانەوە بە دەنجێکی شێرانەوە ڕایەگەیەنین و دووپات یەکەینەوە کە ئێمە هاو شێوەی باپیرە گەورەمان سوڵتان سەلاح الدینی ئەیوبی لە پشت خەڵکی ستەم لێکراوی فەلەستین و بەتایبەتی لە پشتی غەزە ڕاوەستاوین. ڕەشەکوژی ڕژیمی زایۆنی بەو پەڕی ڕقوچینەوە سەرکۆناکەین. داوای کۆتایی پێهێنانی ئەم ڕەشەکوژیە وە قۆرغکاری ئەکەین.
لە هەموو ئازادی خوازانی دنیا داوا ئەکەین لە بەرامبەر ئەم ستەم و کۆمەڵکوژیە بێدەنگ نەبن. پەیام و داواکاری کۆتایی هەموو جیهانی ئیسلام یەک شتە: ئازادی مافی هەموو گەلانە و چارەنووسی داگیرکاری لە ناوچوونە، سەرکەوتن بۆ هەموو ئازادی خوازانی دنیاە.